بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم ڕۆژی کوێنێ و لە مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. یارەکانی مۆندیال هێدی بەرەو کۆتایی هەنگاو هەڵدەگرن. قۆناغەکانی مۆندیال قۆناغی کرانە دەرەوە بە کۆتا هات، ئەوەی کەمایەوە لە مۆندیالە لە کۆی 48 هەڵبژاردا مایەوە سەر 4 هەڵبژاردە کە ڕکابەری لەسەر دەستەبەرکردنی نازناوی مۆندیال دەکەن. ئەوانیش چوار هەڵبژاردەکە پێگاتۆ لە 3 هەڵبژاردە ئەوروپی و هەڵبژاردەیەکی لاتینی کە ئەرژەنتینی پاڵەوانی گیان و فەڕەنسای دووەمی مۆندیالی ڕابردووی تێدایە کە ئەمەش تایبەتمەندی و هێزیەم دوو هەڵبژاردەی نیشان دەداتەوە و یارەکانی چوارگۆشەی زەڕینش کە سێکی لەسەر دەکرێت. ئەوەی کە گرنگە لێرەیە قۆناغی کرانە دەرەوە بە کۆتات ئەرژەنتین وەکو دوامین هەڵبژاردە گەشتنی بۆم قۆناغەدا مسۆگەر کرد. پێکەوە باسێک لە تەوەرەکانی ئەمڕۆ دەکەین کامڕۆ چەند بڕگەیەکی تایبەتم بۆ ئامادەکردوون کە تایبەتە بە ڕووداوە مۆندیالەکان و کۆمەڵی داتا و ئامارەکە تایبەتە بە یاریها کۆتایەتنی قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالی و لەگەڵیشیا ورد و دروشتی ئەو پرسیارانەیە کە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست دروست و بە تایبەتی لەبارەی حاڵەتە داوەریەکان و لەبارەی ئەو حاڵەتی ئەمپۆلۆ کە ڕوویە کە من وەکو دەقی یاسا وەکو بابەت هەموو شتەکانتان لێرە وەکو خۆی بۆ باسەکەم وەکو دەقی یاسایی فیفا وەکو بابەت و حاڵەتەکانی کە هەیە. طبعاً بۆ هاوڕانم گەر بۆ مامخەنە سەر تەوەرەکانی ڕۆژ پێشا بۆ ناساندنی تەوەرەکانی ڕۆژ دەست پێ دەکەین. ئەمە تەوەرەکانی ڕۆژمان کە بریتی دەبێت لە چی لە ئامارەکانی مێسی و ئەرژەنتین پاژەوەی کە هەڵبژاردەی ئەرژەنتین گەیشتنی بە قۆناغی چارگۆشەی زەڕین دەستەبەر کرد. یەکێک لە تەوەرەکانی ئێمە ئەوەیە کە باسی ئامارەکانی مێسی و ئەرژەنتینەکەین. هەوەرەوەها لەبارەی کارتە سوورەکەی کە ڕوویاوە باسی شوناسی هەڵاکەین لەوەی کە شوناسی هەڵا چ کاریگەریەکیە بۆ کارتە سوورەکە چ ڕۆڵێکیە بۆ لەوەی کە ڕووی داوە لەم حاڵەتەیە و هەروەها بەشێکی تری تەوەرەکەمان باسکردنە بێت لە باشترین پێگاتە گەراوڕیانمەوە لابنەوە مێرکاتۆیەوە بەشی کۆتایی بەرنامەکەیە. باشترین پێگاتە کە بابەتێکی ترەکە ئێمە قسەی لەسەر دەکەین و هەروەها فاوڵی تاکتیکی کە بێگومان ئێمەش قسەیەکی تر لەسەر دەکەین بە تایبەتی لەسەر هەڵبژاردانەی کە هەیە و هەروەها مێژووی یاریزانەیە دەگەکان و بەشی کۆتاییش ئینشاڵڵا لەسەر دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ قسەکەین. ئەمە تەوەرەکانی ئەمڕۆمان دەبێت کە قسەی لەسەر دەکەین. سەرەتاش دەچینە لای ئەنجامەکانی قۆناغی چارێکی کۆتایی کە 4 یاری بەڕێوە چوون لە قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالی و دەچینە سەر ئەنجامەکان. طبعاً دەستپێکی یارەکان بەوە بوو فەڕەنسا بەنجامی 2 گۆڵی بێوەڵام لە مەغریبی بردەوانەیە و گەشتنی بە چوارگۆشەی زەڕین مسۆگەر کرد. هەڵبژاردەی ئیسپانیاش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە هەڵبژاردەی بەلژیکای بردەوانێ و گەشتنی بە قۆناغی چوارگۆشەی زەڕین مسۆگەر کرد کە ئەمەش لە قۆناغی چوارگۆشەی زەڕین هەردوو هەڵبژاردەی فەڕەنسا و ئیسپانیا لە یەکەم یاری چوارگۆشەی زەڕین ڕوبەڕووی یەک دەبنەوە و دواتر لە دوامین یاریدا ئەرژەنتین لە کاتی زیادکراودا بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سویسرای بردەوە و ئینگلتەراش بە هەمان شێوە لە کاتی زیادکراودا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە نەرویجی بردەوانێ و هەڵبژاردەکانی ئینگلتەرا ئەرژەنتین ئیسپانیا فەڕەنسا گەیشتنە قۆناغی چوارگۆشەی زەڕینی مۆندیالی وەکو بۆ لەبەرکردنی درێسۆم بابەتانش لە هەردوو یارەکەی چوارگۆشەی زەڕین فەڕەنسا وەکو تیپی یاریگای خۆی حسێبەکرێ و ئینگلتەراش وەکو تیپی یاریگای خۆی حسێبەکرێ واتە هەڵبژاردننی درێس بڕیار لای ئینگلتەرا و بریار لای فەڕەنسا بێ و بەپی درێسی و دۆڵبژاردەی تر هەڵبژاردەکانی دیکەی ئەرژەنتین و ئیسپانیا درێسەکانی خۆیان دیاریەکەن. پاش کۆتاییاتنی یارەکەی ئەرژەنتین و سویسرا کۆمەڵی داتا و ئاماری نوێ بەدەست هاتن کە پێویستەکە قسێکی لەسەرکەین و لەسەر داتا و ئامارەکانە دوێن بە تایبەتی بۆ هەڵبژاردەی ئەرژەنتین و هەروە بۆ لیۆنەل مەسی. لە قۆناغی چارێکی کۆتایی مۆندیال و نووسینەوەی مێژوو سێهەم جارە هەر 4 هەڵبژاردەی کە گەیشتونەتە نیوەی کۆتایی مۆندیالی پێشتر نازناوەکان بردبێتەوە واتە لە کۆی گشتی سەرجەمە و مۆندیالانەی کە بەڕێوە چوون. ئەمە بۆ سێمین جارە کە هەر ئەو 4 هەڵبژاردەی کە لە ناو مۆندیالەکان کە گەیشتونەتە چوارگۆشەی زەڕین پێشتر نازناوی مۆندیالیان بردووە. فەڕەنسا 2 نازناوی مۆندیالی هەیە، ئیسپانیا نازناوێکی مۆندیالی هەیە، ئەرژەنتین 3 نازناوی مۆندیالی هەیە وهروە ئینگلتەراش نازناوێکی مۆندیالی واتە هەر 4 هەڵبژاردەکەمان نازناوی مۆندیالیان هەیە و بەس 4 هەڵبژاردەکەش
هەڵگری حەوت نازناوی مۆندیالی. ئەرژەنتین لە 4 مۆندیالی ڕابردووی لە سەریەکدا واتە 2014 2010 2022 2026 بۆ سێهەم جارە دەگاتە قۆناغی نیوەی کۆتایی. 2014 گەشتۆتە نیوەی کۆتایی 18 نەگەی بەڵام 22 و 26 گەشتەوە نیوەی کۆتایی. بابەتێکی دیکە ئەرژەنتین ژمارەیەکی نوێی تۆمار کرد و گەیشتە 13 یاری کە چوو بێتە کاتی زیادکرا و لە 11 یاریاندا وەک براوە بوو بێ. لە کۆی گشتی ئەو یاریانەی ئەرژەنتین کە گەیشتۆتە کاتە زیادکراوەکان 13 یاری بۆ لە مێژووی مۆندیالەکانە ئەم لە 11 یاریاندا بردنەوەی بەدەستێنەوە لە 11 یاریاندا کە یەکێک لەو یاریانەی کە بردنەوەی بەدەستنێنەوە یارەکەی ساڵی 2006 ئەڵمانیایە کە بە لەدانەیەک لاکەرەکان تێدا شکستی خوارد. لە بەرامبەردا سویسرا لەر 4 جارەکەی گەیشتن بە قۆناغی چارێکی کۆتایی ماڵاوایی کردووە. ساڵی 1934 ساڵی 1938 هەردووکی گەیشتوتە چارێکی کۆتایی ماڵاوایی کردووە. ساڵی 1954 گەشتوتە چارێکی کۆتایی بامان شێوە ماڵاوای کردووە. ساڵی 2026 گەشتۆتەوە چارێکی کۆتایی دیسانەوە ماڵاوای کردووە. واتە بەشی سویسار ماڵاوای کردن بووە لەم قۆناغی مۆندیالیدا. گرافیکی دواتر هەر لەسەر ئامار و داتاکانی تایبەت بە ئەرژەنتین باش طبعا کۆمەڵی ڕیکۆردی تایبەتمانەیە تایبەتە بە پۆڵ گالیۆنێل مێسی. مێسی دەیەم بەشداری گۆڵ و ئەسیستی کرد لە مۆندیالەیە. طبعا ئەم یاریە مێسی گۆڵی نەکرد 8 گۆڵەکەی ماوە تەوانێ لەگەڵ ئەمپاپەیە بەردەوامن لە ڕکابەری گۆڵکە بەڵام ئەم یاریە تەنها ئەسیستی کرد. 10 بەشداری گۆڵ و ئەسیستیە لە مۆندیالە. ئەمە دووەم جارە لە 2 پاڵەوەنەتی جیاوازی مۆندیالدا دەگاتە ئەم ژمارە دوای مۆندیالی 2022. طبعا خۆتانزان سەرەتای مۆندیالی مێسی لە 26 تەمەنێکی لاو بوو بەس دە ئامارەکانی زۆر خراپ بوو. 14 بە هەمان شێوە خراپ بوو 18 بە هەمان شێوە خراپ بوو بەڵام لە کامڵبوونی مێسیە ئامارەکانیش بەرەولای مێسی و مێسیش ئامارەکانی مۆندیالی بۆ خۆی کۆنتترۆل کرد کەەوە دووەم جارە لە 2 پاڵەنتی جیاوازی مۆندیالدا دەگاتە ژمارەیە دوای 2022 و تەنیا مێسی و کیلیان ئەمپاپێ توانیویان ئەم کارە بکەن کە ئەمپاپێ چاڕوانکراوە لەوەی کە بابەتەکانی مۆندیالێ مولکا بە ناوی خۆیوانین لەبەروی بە حکمی تەمەنەکەی و بە حکمی هێزی فەڕەنسا و یعنی شتەکان تۆزێ بۆ ئەمپاپێ زۆر لەبارترە. 10 ئەسیست باشترینی مۆندیالە لە دوای ساڵی 1966 بۆ تاوان سەیریکە مێسی 10 ئەسیستی کردووە لە دوای ساڵی 1966 چونکە لە پێش 1966 وەکو داتا ئامار ئەسیست وەرنەگیراوە لە دوای 1966 ئەسیستەکان وەرگیراوە. ینی بام خاڵەتان لا هەبێ کە ئەسیست وەرگیراوە بۆ یاریزانەکان بۆ مۆندیالی و ئامارانی وەرگیراوە لە دوای ساڵی 1966 وەرگیراوە. ناسەردەمی ڕابردوو هەنگاریاومانە 8 گۆڵ و 9 گۆڵ و لە یاریەکانە ئەو ئەسیستانە وەرنەگیراوە واتە کە ماڵین مێسی خاوەنی زۆرترین ئەسیستە بە 10 ئەسیست ئەم ئامارانە لە دوای 1966 کۆکراو نەتوانێت واتە لە 1934 و 38 و 50 و 54 و 58 و 62 شیتیانی لە دوای 66 داتاوەمارانە وەرگیراوە. یەک تایبەتمەندی هەیە لە دا ئەسیستەکەی مێسی ئەڵێ هەر دە ئەسیستەکەی مێسی لە مێژووی مۆندیالدا بۆ دیاریزانی جیاواز ئەمە جوانیە ئەمان بابەتێکی جیاواز و جوانیە هەر دە ئەسیستەکەی میسی لە مۆندیالدا بۆ دیاریزانی جیاواز بۆ لە هەڵبژاردەی ئەرژەنتین کە گۆڵەکانیان تۆمار کردووە. گرافیکی دواتر لەسەر بابەتی ئامارەکان طبعاً لیۆنەل سکالۆنی کە 2 مۆندیال لە سەرکردایەتی ئەرژەنتینەکەوە لە 2 کوپا ئەمریکای ڕابردووش بامان شوێ سەرکردایەتی ئەرژەنتینی کرد دەیاری ڕاهێنەری هەڵبژاردەی ئەرژەنتین بۆ بەرامبەر بە تیپە ئەوروپیەکان دەیاری هیچ یاریەکانی نەدۆڕاندووە ئاماری زۆر باشە بەرامبەر هەڵبژاردە ئەوروپیەکان 2 یاری داهاتووشی 4 گۆشەی زەڕین و یاری کۆتاییشی بەرامبەر بە هەڵبژاردە ئەوروپیەکان لەبەر هیچ مەجالێکی تیانەما 3 ئەوروپی و ئەرژەنتین ماو نەتوانێت ئەرژەنتین ڕکابەری هەموو کیشوەری ئەمریکای لاتین و هەموو گۆی زەویەکە بۆ ڕکابەری هەڵبژاردەکانی ئەوروپا ئەرژەنتین ئێستا لە مۆقعەیە. سکالۆنی دیاری بەرامبەر بە هەڵبژاردە ئەوروپیەکان کردووە هیچ یاریێکی نەدۆڕانوە 7 سەرکەوتنی هەیە 3 یەکسانبوونی
کە خۆتان زانیارەکەی فەڕەنسا ژەر بە یەکسانبووندانێ واتە تاوەکو ئێستەی شکستێکی نێنەوە ئەم ڕیکۆردە بەردەوام بێ بە واتای هێنانی درێسی چوارەمە بۆ ئەرجەنتین ئەم ڕیکۆردە کەشکێنرا تاوان بۆ شیە ئەم ڕیکۆردە ینی بۆ نمونە بەنە دۆڕان بێنێتەوە هەردوو یارەکە بچێت ئیزافی پەنالتیات و ئیتیایە بەڵام یعنی بابەتەکەی خۆی بەم جۆرەیە کە سکالۆنی ئامارەکەی باشە و بەرامبەر هەڵبژاردە ئەوروپیەکان هیچ کات تووشی شکست ناتوە دەگەر گرافیکی ترمان مابێ لەسەر ئەرژەنتین یاخودەوەتە لەسەر جولیان ئەلڤارێز هێشتا ماومانە جولیان ئەلڤارێز کە دوێنێ شەوکەوتەوەیش ئەو تاوان سەرڕای ئەم هەموو خراپی لە ئەرژەنتینە هەیە تاوان لە ئەرژەنتین لەم هەڵبژاردانێکە گەیشتونەتە چوارگۆشەی زەڕین لە ئەرژەنتین خراپتریتیانە لە ڕووی یاریکردنەوە لە ڕووی ئامادەیەوە ینی هێز و توانای ئەرژەنتین باڵانس لە ئەرژەنتینە نییە شێواز یاریکردن نییە ینی بەجددی ئەو گۆڵانەی ئەرژەنتین تۆمارێکە ینی نازانین شێوازێکی تاکتیکی وەدانی بەڵام ئەوەی کە گرنگ بوو ئەکتیڤبوونەوەی ئەلڤارێز بوو بۆ گۆڵانەی کە خۆی پێی ناسراوە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو ئەلڤارێز 5 گۆڵی خۆی لە مێژووی مۆندیالدا تۆمار کردووە 4 گۆڵیان لە قۆناغی یەکلاکەرەوەکاندا بووە بەوەش ژمارەکەی مارادۆنای یەکسان کردەوە لە گۆڵکردن لە قۆناغی یەکلاکەرەوەکانی مۆندیالە لە کاتێکام دووەم مۆندیالێتی لە دوای مێسی شوێ بە جیاوازی 3 گۆڵ لە دوای میسیۆ بە جیاوازی 3 گۆڵ لە چییە؟ ئەلڤارێز لە چییە لە دوای میسیۆ بە جیاوازی 3 گۆڵ لە گۆڵکردن لە قۆناغی یەکلاکەرەوەکانی مۆندیالە ئەنی ئەو کاتە بەس قۆناغی 16 وەشتمانە بۆ ئێستا بۆ بە قۆناغی 16 و 8 و 32 تەنها 3 گۆڵ لە دوای مێسیەوە ژمارەکەی مارادۆناشی یەکسان کردەوە ئەمە چی؟ ئەمە جولیان ئەلڤارێز بە تایبەتی لە یارەکەی دوێنێ گرافیکی دواتر کەرمامان بێ لەسەرداتەوە ئامارەکان یاخود پێما بێ گرافیکی بابەتی ئەرژەنتین لێرەدا بە کۆتا دێت تەمان باسێکی ترمان هەیە ڕووداوی یاریەکان ئێمە لە یادیشی ناکەین تەمان ئێمە هیچ کات قەراری خۆمان ناین بۆ هیچ ڕووداوێک هیچ کات ئێرەمان نەکردو بە منزڵگەیەک بۆ دانی قەرارەکانی خۆمان ئەکرێ بۆ چوونمان هەبێ ئەکرێ قسەیەکمان هەبێ ئەکرێ سەرنجمان هەبوو بێ بەڵام وەکوی کە قەراری خۆمان سابتکەین لەسەر و قەرارەی کە هەیە لەسەر و بابەتی کە هەیە نەخێر بە هیچ جۆرێک دوای ئەوە نەکەوتون و هەرگیز دواشی ناکەین دوێنێ حاڵەتێکمان هەبوو برایان بۆڵۆ هێرشبەرەکەی هەڵبژاردەی سویسرا بە کارتی سوور لە یارەکەدا کرایەتەر ئەم حاڵەتە چییە؟ ئایا یاسایی بوو یاخود یاسایی نەبوو تەمان ئەمە بۆ زانیاریتان ئەمە لە زمنی گۆڕانکارەکانی پیار لویجی کۆڵینایە کە سەرۆکی لیژنەی ناوبژێوەنانی فیفا کە تایبەت بە مۆندیال کردوێتی کە دواتریش هەم یعنی ئەمە هەر بۆ زانیاریتان هەم شاکا و هەم مرادیاچین باسییان لەوە کردەوە یاسایە بەڵام حاڵەتەکە بۆ ئێمە زۆر قورس بوو باسی شوناسی هەڵەتان بۆکەم کە تایبەتە بەم ڕووداوی بەسەرین بۆڵۆدا تۆمار کرا لە یارەکەی ئەرژەنتیندا لە خولەکی 72 یاری نێوان سویسرا و ئەرژەنتین سەرەتا وا دەرکەوت کە پاریدێس فاوڵی لەسەرین بۆڵۆ گرتووە تاوان ئێمبۆڵۆ بوو یەکەم قوربانی بە کارتی سوور لە شوناسی هەڵەکێکی تۆپی نێودەوڵەتی فیفا لە ساڵی 2026 و لەم مۆندیالەوە تەطبیقی کردووە ڤار داوای لە ناوژیوانی پورتوگالی جۆ پینیرۆ کرد کە لەو کاتەدا کارتی زەردی ڕاستەوخۆی بۆ پاریدەس بەرز کردو لە کۆی گشتی ڕووداوەکە چونکە حاڵەتێکی فاوڵی هەژمار کرد لە خولەکی 72 لە سوودی هەڵبژاردەی سویسرا و لە زدی هەڵبژاردەی ئەرژەنتین و کارتی زەردی بەڕووی پاریدێسدا بەرز کردان لەم حاڵەتەیە بڕیارە چی بێ کاتێک کار بەرزەکرێتەوە ئەم شوناسیەڵێ بەکاربێ یعنی بە نمونە ئەگەر حاڵەتەکەی پاریدێس یعنی جوان وازەح لەم قسەی من تێبگە ئەزیزەکەم ئەگەر حاڵەتەکەی پاریدێس کە فاوڵەکەی گرت ئەم ناوژیوانە پورتوگالیا کارتی زەردی نایە بە پاریدێس کارتی زەردی بەڕووی پاریدێسدا بەرز نەکردایەتەوانێ ئەو حاڵەتە بە هیچ جۆرێ نەگەڕادەوە بۆ ڤار و ڤاریش بانگی نەکردەوە بڵێ وەرە سەریام حاڵەتەکەی بۆڵۆ نواندنی کردووە نەخێر حاڵەتەکە وەکو ئاسایی خۆی ڕووی بەس کاتێک تۆ سزای یاریزانێک دەدەی ئەم سزایە حەق نییە ڤار تەداخولەکە
يعني تۆ لە قسەکە وا تێبگە واز لە ئەرجنتین و لەمە و لەو بێنە تۆ هەوڵ بە لە حاڵەتەکە تێبگەی ینی جوان باجارێکتر بۆ دڕۆنکەمانە ئەگەر بێت و ئەم حاڵەتی ئیمبۆلۆ پاری دەستکارتی زەردی وەرنەگرتە بە هیچ جۆرێک وارمانگەم حەکەمەی نەکردەوە و فاوڵەکەوک و خۆی جێبەجێکرا بەڵام کاتێک تۆ سزای یاریزانێک ئەی بە کارتی زەرد بەبێ ئەوی فاوڵی گرت بێ وارتە داخولەکە ئەمە بڕیارێک وەکو شوناسیەڵە تەطبیق کراوە لە یاسای فیفا بە یاسانیەکە کە با کاتێک با وارمانی کردوانێ و سەیری حاڵەتێکی سەیری کردین بۆڵۆ تەمسیلی کردووە بە پێی یاسانیەکە کارتە سوورەکەی یاخود کارتە زەردەکەی پاری دێ هەڵوەشایەوە کارتە زەردەکە ئاراستی ئیمبۆلۆکرا بەوەی ئەوەی ئیتر ئیمبۆلۆ پێشتر لە کارتی زەردیەکەمان شانی کارتی زەرد نەبووە یا ئەمە شوێن من بابەتێکی ترە بەڵام شانی کارتی زەرد بوو لە بەروی نواندنی کردو ئیتر لە هەر جێگەیکی یاریگایکی شانی کارتی زەردی تۆ نواندنێک کردو بەوەی ئەمەوە حەکەم هەڵخەڵەتاوە کارتی زەردیەوە بەدایەک بۆی لە بەر شانی ئەوەی و بە دووەم کارتی زەرد یاریزانەکە بە کارتی سوور لە ڕیزەکانی سویسرا کرایە دەرەوە کامە دەستوەردانی فەرمی وارە و پێی یاسانوەکە ئەم یاسانەی تر لە دااتوودا تەطبیق دەکرێەوە فیفا بەنیازە بە تەواتی جێبەجێکە گرافیکی دواتر هەر لە سەرمە طبعاً ئەم یاسایە پیار لویجی کۆڵینە پێشنیازی کردووە ئەگەر نابژیوان کارتێکی بە یاریزانێکدا بەڵام دواتر لە ڕێگەی وارەوە دەرکەوت کە تاوانباری ڕاستەقینە یاریزانێکی دیکەی نابژیوان بۆی هەیە بڕیارەکەی ڕاست بکاتەوە چونکە فێڵکردن نابێ هەبێ ئەمە دادپەروەریە و پیار لویجی کۆڵینامەی بۆ دادپەروەری بۆ کەسە وەرگرتووە کە سزای بە ناحەق وەردەگرێت پێشتر لەم مۆندیالەدا و لە یاری ئەمریکا و پاراگوای یاسایە جێبەجێکرا تاوان منم حاڵەتەم ڕاستە و خۆبینی ئەو میکێڵی داوەرە داوەری هۆڵندی میگەل ئارمیرۆن بەرەو ناوچەی سزای ئەمریکا ڕۆی ڕیمی بەرگیری کرد خشاندنێکی کرد کە خشاندنی کرد ئەلمیرۆن کەوت یعنی لە نزیک ناوچەی سزاوانێ فاوڵە ژمار کرا کارتی زەرد بەرزکرایەوە بۆ ڕیم کەم حاڵەتە بینرا ڕاستەوخۆ میکێڵی فاوڵەکەی ژمار کرد و خەریکی دیوار ڕێکردنی خۆی بوو بەڵام نەخێت یەکسەر پارتە داخولی کرد سزای ڕیم درابوو کارتی زەرد وەرگر بوو یەکسەر واربانی کرد وتیوەرەوە سێرێکی حاڵەتەکە کە چۆ سێرێکی حاڵەتەکەی گرهاو کارتە زەردەکەی ڕێمی هەڵوەشانەوە فاوڵەکەی پاراگوای هەڵوەشانەوانێ و کارتی زەردی بەڕووی ئەلمیرۆندا بەرز کردوانێ و فاوڵەکەشی کرد بە لێدانی ڕاستەوخۆ بۆ هەڵبژاردەی ئەمریکا و لێدانەکەی پاراگوایشی هەڵوەشانەوە و بەڵام ئەم حاڵەتیان چۆن بوو جیاوازەکەی ئەم جارە چی بوو جیاوازەکەی ئەم حاڵەتی ئەم جارەیان بەم جۆرە بوو کە ئەم جارەیان یاریزانەکە بە کارتی سوور دەرکرا ینی جیاوازەکەی لەمە بواتە دوو حاڵەتمان تۆمار کرا حاڵەتێکیانەمە میگەل ئارمیرۆن بوو کە کارتی زەردی وەرگرت و کارتەکەی ڕیمەڵۆشە حاڵەتی دووەمەوەیە کە پاریدێس کارتی زەردی بەڕوودا بەرز کرایەوە بۆیە کارتە زەردەکەی ڕەفس کرایوانێ و لە بەرامبەرە کارتی زەردی دوم درا بە برایان ئێمپۆلۆ من پێم وایە هەچ کەسێ قسە لەسەر داوەری پورتوگالی پێنێرۆ بکە لەسەرەوەی کە بڵێ گوایە بەرامبەر ئەرجنتین ڕق بووە یا بەرامبەر ئەرجنتین فاوڵی نەگرتووە زۆر غەڵەتە داوەرێکی زۆر زۆر سەرکەوتوو بوو زۆر بە ژیرانە بڕیارەکانی خۆیە زۆر یعنی لێبڕاوانە بڕیارەکانی خۆیە و یعنی نەیهێشت سنوور یارەکەی لە دەست دەربچێ نەیهێشت هیچ یاریزان ئەو تووڕەبوونەی میسیش لە گەیم یەکەمە هەر لە خۆ ڕابوو هیچ پەیوەندێکی بۆ نەبوو چونکە حاڵەتەکانی زۆر زۆر ئاسایی بوون حاڵەتەکانی زۆر زۆر دادپەروەرانە بوون زۆر بە شێوەیەکی جوان یارەکەی بەڕێوە برد و تکایە واز لەم قسانە بێنن یاری پورتوگالە بێ حەکەمی یاری فەڕەنسا بێ وڵا حەکەمی ئەرجنتینیان بۆ دانا یاری ئەرجنتینە بێ حەکەمی پورتوگالیان بۆ دانا کاکە گیان ئەو داوەرانە زۆر زۆر لە تۆ زیاتر بەدەم پیشەکەی خۆیانەوەن مەعیشەتی ژیانیان لەسەر و پیشەیە لە برەوە چەندە ئێمە پێمان خۆشە لە بواری شەکەی خۆمانە سەرکەوتو بووین ئەو ئەوەی ئێمە پێی خۆشە لە بواری شەکەی خۆیان سەرکەوتو بێ چونکە ئەمە ناوبانگێکی گەورەیە ناوبانگێکی جیانیە و داهاتێکی باشیشی تیا دەستەکرد لەبەرەوە تکایە واز لەم بابەتە قسە بێ سوودانە بێنن ئەمە حەکەمیەوەی بۆ دانرا و حەکەمیەوە بۆ دانرا و کێشتێکی ناڕازیێنە وازی لێ بێنە بە قسەی خۆی بکە و چۆن لە ڕاضە حاڵی بۆ چۆن لە سەریە دوێ ئازادی پێ بەخشە تو وازی لێ بێنن تۆ مەچۆرە و شەڕەوانە
شتێکی دیکەی جیاوازمان هەیە لەم مۆندیالەیە کە یعنی قسەی لەسەرکەین بەڵام پێش ئەوە دەچمە سەر دیاریکردنی پاشترین پێکاتەی مۆندیال شۆ بۆ قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالی. طبعا من ستافی مۆندیال شۆ هەموو کاتێک هیچ کات چامان لە پێگەکان نەکردووە و هیچ کاتێکیش نەچوین دوای ناو و ناوبانگی یاریزان بکەین. یعنی ئێستا بۆ نمونە دانیشین هەر بە دوایەوە بن ڕۆناڵدۆ و مێسی لە پێگاتەکەمان بێت لەبەر دڵڕازیکردنی تیابێت بە بڕوای ئێمە کێ باشترینەکان بووە ئێمە وەکو خۆی دایانی و لێرەش من ڕوونکردنەوەی هەموویتان لەسەرێم کە چۆن باسی باشترینەکانتان بۆکە. طبعا لە کۆی گشتیم 4 گۆڵ پارێزە ماینیان، سیمۆن، پیکفۆرد و هەروەها ئیمیلیانۆ مارتینز کە چوارتی بیبراون و هەروەها یاسین بۆنۆ، نیلاند کە بکە گۆڵ پارێزەکان و کۆبڵ کە ئەم گۆڵ پارێزانەی ینی هەوڵێکی تاویان دەدا و هەم کۆرتووە و هەم لیمانس لاڵ بژاردەی بەلجیکا. من هەر هەش گۆڵچەکەم لە بەرچاوە، هەر هەش گۆڵچەکە. بەڵێ مانیان کلینشیتی کرد، بەڵێ مانیان کلینشیتی کرد وەکو پێوەری کلینشیت ئەکرێ ماینیانماندا بنایە و بەڵێ مارتینێ زەم یارێ لە چاو یارەکانی ڕابردوو بۆ ئەرژەنتین ئاسی زۆر باش بوو، کۆمەڵە تۆپی زۆری گێڕایەوە. بەڵام من بۆچی یاسین بۆنۆم داناوە؟ یاسین بۆنۆ 4 تۆپی زۆر وازەحی فەڕەنسا کە دوانیان بیکچانس بوو گێڕاوێتەوە و لێدانێکی سزای ئەمپاپیشی گرتووە لەم قۆناغەدا گێڕاوێتیانێ بۆیە بە چاو گۆڵ پارێزان ئەگەر بم گۆڕیام کرد بە مانیان لەبەر کلینشیتەکەی. بەڵام نا لەبەرەوەی وەکو یاری من وەکو گۆڵچێک وەکو تۆپ گێڕانەوە وەرەگرم، من حاڵەتی تۆپ گێڕانەوەکەی وەرەگرم کام گۆڵچیە لە ناو گۆڵەکەیە ڕۆڵێکی زیاترە بۆ لەوەی ئەرکەکەی خۆی جێبەجێکە. من پێوەستم نەکردو بە بردنەوە بەڵکو پێوەستم کردو بە جێبەجێکردنی ئەرکەکەی خۆیوانێ. بۆیە یاسین بۆنۆ وەکو مۆندیال شۆ باشترین گۆڵ پارێز دیاریکراوە. لۆکاسدینی بەرگریکاری باڵی چەپی هەڵبژاردەی فەڕەنسا بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی حەکیمی، بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی برایم دیاز و بەرامبەر ئەو تەنسیقەی کێکرد بۆ هێڵ یێرشبردنی فەڕەنسا لای من وەکو یەکێک لە باشترین بەرگریکارەکان داناوە. جۆن ستۆنز پاش ڕوبەڕووبوونەوەی هاڵاند و پاش ڕێکردنی هێڵی بەرگری ئینگڵتەرا، جۆن ستۆنز یەکێکە لە باشترین و بەرگریکارانەی کە بۆ باشترین پێگاتەی هەفتەکە بە دڵنیایی دانراوە. کریستیان ڕۆمیرۆ طبعا ڕاستە ڕۆمیرۆ گۆڵیان لێکرا، سویسرا گۆڵی کرد لە ڕۆمیرۆ، بەڵام بام یەک شتان پێ بڵێم لەسەر ڕۆمیرۆ. ڕۆمیرۆ ڕۆڵێکی سەرەکی زۆری جێڕا لەسەر جەمە تۆپانی لە نێوان ئیمپۆلۆ و ندۆیە یاریان پێدەکرا بە پچڕاندنی ئەو تۆپانە و سەرکردایەکی زۆر باشی هێڵی بەرگری ئەرژەنتینی کرد. بۆیە لە ڕووی مامەڵەکردنی تۆپە بەرزەکانیشەوە هەم لە ڕووی لایانی هێرشبەری هەم لە دیوی لایانی بەرگری بە هەمان شێوە ڕۆمیرۆ باسێکی بەرزە و دەرکەوت. بۆیە کەسم شیاوتر نەبینی لە ڕۆمیرۆ، کەسمان شیاوتر نەبین لە ڕۆمیرۆ لەوەی کە لە پێگاتی سەرەکیمانەداینین. پیدرۆ پۆرۆش بەرامبەر بۆ واستەی پێشکەشێکەوە و بەرگریکارێکی باڵی ڕاست، چونکە ئێمە بە 4 بەرگری یاریمان کردو و هەمیشە و پێگاتەی کە دایانین ناچین 3 بەرگریکاردانین هجووم بێنینە مۆسەتە یاری پێ بکەین و ئەوە بێنین نەخێر. مرکزی یاریکردنی خۆی ئەم یاریزانە بۆی هەیە لە چ مرکزێکا و بەشێکی یاریان لە چ مرکزی دەرگەیمە بە پێوە تشکیلە دانین. پارێزبندی ناکەین لەوەی کە ئەم بێنینە ئەوێ و ئەو بچینە ئەوێ و ئەو دەستکاری بێنێن نەخێر. هەمووی وەکو خۆ 4 بەرگریکاری خۆمان پیدرۆ پۆرۆ وەکو بەرگریکاری باڵی ڕاز، ینی پێگاتەیەکی واقعی یانزە یاریزانی. وەکو دوو ناوەندەکەمان ڕۆدری و هەروەها کۆنێ کە من پێویست ناکە تەوزیحی لەسەری چیان بم و خۆتان زۆر باشە زان. کاکرایە مەیەکێ لەمانە ماکەلیستەر بووە، ماکەلیستەریشی ئاسێکی بەرزی پێشکەشی بەس بە بڕایەمە هەم ڕۆدری هەم کۆنی جیاوازتر بوون و ئاسێکی باشتریانە بوو بۆ ئەو دوانەداناون. هێڵی هێرشبردن ئەمپاپێ وەکو باڵی چەپی هێرشبەری، عوسمان دێمبڵی وەکو باڵی ڕاستی هێرشبەری، بێلینگهام جارێکی تر وەکو پلەیمەیکەری تیپ وەکو فریادڕەسی تیپ وەکو دەستە ناوازەکەی تیپ. دانانی ژولیۆن ئالڤارێزیش لە ماوەی 120 خولەک یاریکردنە ئالڤارێز جوڵەی باشی کرد، تۆپی باشی گەڕاندەوە. ئەکرا دیکاتلەری بێ بەڵێ دەزانم ئەکرا دیکاتلەری دانین لەو پێگەیە
بڕواناکەم یعنی کارێکی هەڵە بووە لەوەی کە دامان نایە و توانمان ئێمباپێ بخێنەوە یاریزانی تر بخێنەوە بەڵام نا من حسمی گۆڵەکەی ئەلڤارێس و لەگەڵ خراپی ئەرجنتینا بەراوردی یەکەم ئەبەم پێوەرە ژولیان ئەلڤارێزم لە هێڵی یێرشبردندا داناوە و ئەمە پێگاتەی باشترین یاریزانەکانی قۆناغی چارەکی مۆندیالیە لە لای مۆندیال شۆ و بێگومان دیدیە دیشام وەکو باشترین ڕاهێنەر دیاری دەکەین بۆم پێکاتەی کە لە بەردەستماندا چونکە دیشام ئەو ڕاهێنەرە بوو کە بەرامبەر بە مەغریب سەرکردایەتی تیپەکەی کرد بە جۆرێک هیچ مەجالێکی نەدا بە هەڵبژاردەی مەغریب و توانی بە شێوەیەکی باش باڵادەستی تیپەکەی خۆی لە یاریگادا نیشاندا و بە ئاست و بە ئەنجام سەرکەوتنی بەسەر مەغریبدا تۆمار کرد و توانی هەڵبژاردەکەی بگەێنێتە قۆناغی چارگۆشەی زێڕینی مۆندیالی واروواش کۆمەڵی ڕێکۆردی تایبەتی لە مۆندیالدا کردووە بە ناوی خۆی بۆیە بۆ باشترین پێگاتی قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالی بێگومان دیدە دیشام وەکو ڕانەر دیاری کراوە. ئەی باشترین یاریزانی قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالی کێیە لە کۆی گشتی ئەم یاریزانانە و ئەو یاریانەی کە کراوە چوار یاری کە کراوە بابزانین کێمان دیاری کردووەکو باشترین یاریزانی قۆناغی چارێکی کۆتایی مۆندیال پرسیاری ناوێت کەسیش لەو باشتر نەبوو و کەسیش لەو ڕۆڵی زیاتر نەبوو و کەسیش ڕۆڵی بەقی هێندەی ئەم یاریزانە نەبوو بۆ سەرکردایەتیکردنی تیپەکەی بۆ بردنەوە. ئەمە پێی دەوترێت جێبەجێکردنی بەرپرسیارەتی لە یاری مەکسی کردی لەم یارەشاو دووبارەی کردوانێ لەو کاتەی کە تۆ ڕێگەی گۆڵت لێداخرێ ئەم بە تایبەتمەندی خۆی گۆڵت بۆ تۆمارەکە لەو کاتەی کە تۆ چاوەڕێنیت کەسێک بێت دانیشە بێ بە فریادڕست بەو ژۆرەم کوڕێت بەو فچێوێ فریادڕستێ بێ لەبەرەوە جود بیلینگهام بە باشترین یاریزانی قۆناغی چارێکی کۆتایی لەلایەن مۆندیال شۆ دیاری کراوە. بیلینگهام ئەوەی 6 گۆڵی مۆندیالی هەیە من ناچمە سەرمە بەس ئەچمە سەر داتا و ئامارەکانی کە بۆ بە باشترین یاریزان دیاری کراوە. بیلینگهام خاوەنی هەردوو گۆڵەکەی ئینگلتەرا بوو بەرامبەر بە نەرویج گۆڵی یەکسان بوون لە کاتێکی خراپی ئینگلتەرا گۆڵی 2-1 لە کاتێکی خراپی ئینگلتەرا و هەردوو گۆڵەکەش جێدەستی و تایبەتمەندی خۆی تێدا هەردوو گۆڵەکەی لەم یاری نەرویجدا 5 تۆپی ئاراستەی گۆڵ کردووە. مەترسیدارترین یاریزانی ئینگلتەرا بۆ لەسەر گۆڵی نەرویج کە ڕێژەی مەترسی دروستکردنی لەسەر گۆڵی نەرویج 1.12 بووە کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە بۆ یاریزانێک کە بتوانێت بە تەنها لە یاریەکە و ڕێژەکەی لە چاو یاریزانەکانی دیکەی هاوڕێیە بەرزترین ڕێژەیە و جیاوازێکی زۆر هەیە. هەر لەم یاریەدا جود بیلینگهام بە تەنیا 4 دانە فاوڵی لەسەر گیراوە 4 فاوڵ لەسەر جود بیلینگهام گیراوە. لە کۆی گشتی 4 تۆپ کە بۆ تێپەڕاندن هەبووە تەمان خۆتان زانی یاریزان تێپەڕاندن یاسایەکە بەس تێپەڕاندنیە کە خزمەتیتی بێ 4 تێپەڕاندن بۆ بیلینگهام هاتووە ئەو سیانیانی بە سەرکەوتوی ئەنجام داوە 3 تێپەڕانیانی بە سەرکەوتوی ئەنجام داوە لە کۆی 41 پاس 34 پاسی دروستی یاوە لەم یاریە چونکە بیلینگهام ئەرەوە نییە کە پاسی نزیکە بەڵکو پاسی دووریە تۆپگۆڕی نییە 34 پاسی دروستیشی یاوە و هەروەها 3 تۆپیشی لە ڕکابەرەکان وەرگرتوتەوە بۆیە جود بیلینگهام بەبێ هیچ ڕکابەرێک بە باشترین یاریزانی قۆناغی چارێکی کۆتایی لەلایەن مۆندیال شۆوە دانراوە و هیچ کەسێکیش لە بیلینگهام باشتر نەبووەکو پێشموتن یارەکانی مۆندیالی تر بەرەو قۆناغی کۆتایی دەڕۆ. لەگەڵ کۆتایی هاتنی مۆندیال و بەڕێوەچوونی یارەکان بۆ قۆناغی کۆتایی مۆندیالی شتێکی تایبەتمەندمان هەیە لەم مۆندیالەیە کە حاڵەتێکی تاکتیکیە هەڵبژاردەی ئیسپانیا لە ناوبانگ دوورکەوتۆتەوە. ئیسپانیا ئەگەرچی ستایش ناکرێ بە شێوازە یاریکردنەکەی خۆی بەڵام گەورەیەکی تری لە مۆندیالە بە خۆی داوە کە تایبەتمەندە و هیچ هەڵبژاردەیەکی تر خاوەنی ئەمە نیە. چییە لە ئیسپانیا؟ فاوڵی تاکتیکی ئەو فاوڵانەی کە دەبێتە ڕزگارکردنی تیپەکەت ئەو فاوڵانەی کە یعنی ئەبێتە شتێک کە تۆ بتوانین سفادی لێ بکەی لەوەی حاڵەتەکان لە سوودی خۆت بەکاربێنی تاوانەمەش پەیوەندێکی بە ئارتێتاوەیە کە ویژی ئیسپانیە بەڵام
وەرن باەمە بچینە سەر و داتەوە ئامارانەی ئیسپانیا لە مۆندیالەیەوێتی بزانە ئەم هەڵبژاردەیە چەند بە بیرمەندانە چەند بە عاقلی تاوەکو وێستایەرەکانی خۆی لە مۆندیال ئەنجام داوە و هیچ چاوێکیش لەسەر ئیسپانیا نییە تەنها شکۆکەیەتی کە باس لە ئیسپانیاکێ بەڵام کاتی هیتە سەرداتا و ئامارەکانی ئیسپانیا بۆ دەردەکەوێت ئەم هەڵبژاردەیە زۆر واقعی لەگەڵ یارەکانە مامەڵایەکە و ئەوەی ئیسپانیا دەیکا بەڕاستی شتێکی دەگمەنە چییە؟ بچینە سەری ئیسپانیا بەرزترین ڕێژەی خاوەندارێتی تۆپی هەیە لەم مۆندیالەیە کە ڕێژەی لە 166 واتە کۆنتترۆڵی تۆپ لەم مۆندیالەدا هیچ هەڵبژاردەیەک هێندی ئیسپانیا کۆنتترۆلی تۆپی نەکردووە بە ڕێژەی لە 166 ئیسپانیا خاوەنی زۆرترین ڕێژەی کۆنتترۆلکردنی تۆپە کاتێک تۆپەکە لە دەست دەدەن پەنا دەبەنە بەر فاوڵ بۆ ڕاگررتنی هێرشی هەڵگەڕاوە کە ئەمە چییە؟ باز لەوە دەکرێت کە پلانداڕێژەرێکی تایبەتە بۆ ئیسپانیا و لە پشت پەردەی جوانێتیی تاکا و کۆنتترۆل و تۆپ لە لایەنکوڕانی لویس دیلافیۆنتی ڕوخسارێکی توندی بەرگری خۆی شاردوتەوە ئامارەکان دەری دەخەن کە ئیسپانیا زۆرترین فاول لە مۆندیالەیە ئەنجام بدات ئەم شێوازە جێبەجێکردنی ئەم فەلسەفەیە کە پیپ گواردیۆلا میکێل ئارتێتا لە مانچستەر سیتی و ئەرسینال پەیڕەوی دەکەن ئارتێتا بە تایبەتی ئەڵێ چی ئەڵێ لە هێرشی هەڵگەڕاوە باشتری هێرشبەرەکان فاول بکەن نەک بەرگری کارەکان واتە کاتێک من تۆپ لە پێشەوە لە دەست دەدەم نایە وا بکەم پستانەکە لەسرم دروست بێت تۆپ بێتە ناوەند و دوای بڕاتە نالای هێرش بوو نە هەر ڕاستەوخۆ کە تۆپەکەم لە دەستدا و یاریزانی تۆپەکەی لە دەستدا هەوڵ با یەکسەر فاوڵەکە دروستکە بۆ تیپ گەڕێتەوە دۆخی ئاسایی یاریکردنی خۆی مەجال نین لەوەی تۆپەکە بێتە پێشتر لە پێشتر فاوڵ بگری و یاریزانێک ڕۆبەڕووی کردی نە هەر ئەو یاریزانەی تۆپەکەی لە دەستدا هەوڵ با یەکسەر فاوڵێک بکە ئەو نێکری یاریزانی دواتری بیکە باوانە بێت تۆپەکە بێتە دواتر گرافیکی دواتر کامەش فاوڵێکی تاکتیکیە هێرشبەرانی ئیسپانیا تونتر لە فەڕەنسیەکان چۆن ئەلێکس باینیا و لامین یامال پێکەوە ڕێژەی فاوڵە تاکتیکیەکانیان لە 130 زیاتر لە کۆی گشتی پێنج هێرشبەرەکەی فەڕەنسا ئەمە بەبەستەکە لێرە چێرە و حاڵەتێکە بۆ ڕوونکردنەوە کاتێک ئیسپانیا تۆپەکەی لە دەست داوە ڕاستە و خۆ یا لامین یامال یا باینە ڕاستەوخۆ یەکسەر فاوڵەکە دروست دەکات نەهێڵێت تۆپ بێتە پێشانی ئەمە تاکتیکیشی نوێ لە هەڵبژاردەیە بە تایبەت پێڕەوەکە یعنی لامین تۆپەکە لە دەستی یەکسەر فاوڵەکە ئەەکە نەهێڵێت تۆپ بجوڵێتەوە پاشکە چی فاوڵە ژمان بکرێ یاریزان گەڕێتەوە دۆ خیاسەی خۆی ئەم ڕێژەی فاوڵە یعنی بە دوو یاریزان بە باینە و لامین یامال کە دوو هێرشبەرە باڵەکەی فەڕەنسان لە 130 فاوڵگرتنیان زیاترن لە کێ لە پێنج یاریزانەکەی فەڕەنسا کە ئێمپاپی و ئۆلیسێ و دێمبڵی و بارکۆلا و دوێ کەواتە ئەمە بەز ئیسپانیایکە ئەمە ئینگلتەرا یاخود فەڕەنسا نەیکردووە طبعا فاوڵە تاکتیکیەکانی ئیسپانیا بچینە سەر گرافیکی دواتر ئەوە هیچ کلینشیتی وەنای سیمۆن دوجار شکێنرا و جگەلەوە لە بارەیەم فاوڵە تاکتیکیەوە ئیسپانیا بەرزترین ڕێژەی خاوەندارەتی هەیە کە ئیسپانیا لە کاتی بەرگری ئیسپانیا 15.93 فاوڵی هەیە کەنەدا 15.5 هەیە کۆلۆمبیا 14.97 هەیە و فەڕەنساش 11.2 کە ئێستا باسی ئەوەکەین ڕیزبەندی و تیمانی زۆرترین فاوڵ دەکەن لە کاتی بەرگری کاتێک تۆپ لە دەستایە زۆرترین فاوڵی کردووە ئیسپانیا بە ڕێژەی 15.93 ئەم خاڵی تەطبیق کردووە کەنەدا تاوان باەکشتان پێ بڵێم ئیسپانیا دەقەی یاریکردنی زیاترە بێ بۆیە لە چاوڕێژەکەی کەنەدا بەم جۆرەی لێ چونکە پێی یارەکان خولێکی یاریکردنەکان ئەمە گۆڕێ کەنەدا ڕێژەی 15.5 کە خۆتان زان کەنەدا لەلایەن جیسی مارش بەڕێوە برا کە ژێکێکە لە ڕانەرە ناودارەکان کۆلۆمبیا ڕێژەی 14.9 کە بە سەرکرداتی لویس دیاز و جێمس رۆدریگێس و دێنیس سوارێز ئەم کاریان دەکرد فەڕەنسا ڕکابەری ئیسپانیای داهات و زۆر لە دوای ئەوانەوەی کە فەڕەنسا لە کاتی لە دەستدانی تۆپە ڕێژەی فاوڵکردنیان ئەگاتە 11.2 کە ئەمەش یعنی بابەتەکە بەو جۆرەیە لەسەر هەڵبژاردەی ئیسپانیا کە ئەمە تایبەتمەندیی گەورەیە و ئەم شێوە زانستیەکەی ئەم شێوازە ئارتێتا لە دیکومنتاریەکدا بەڕوونی باریزانەکانی دەڵێت ئەگەر هێرشی هەڵگەڕاوە هەبوو فاوڵ بکەن باشترە ئێوە هێرشبەرەکان فاوڵ بکەن نەک بەرگری کارەکان کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کۆڵێ all or nothing کە بە تایبەتی ئارتێتا تەشید لەمە کاتوانێ و پلانێکی گرنگە لە تۆپی پێیا کە ئێستا
تەنها و تەنها ئیسپانیا جێبەجێیەکات و ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆتی بۆ هەڵبژاردەکانی داهاتوو و پێویستەکە دیشامپ ئەم داتا و ئامارانە وەربگرێت بۆی چی بێ بۆی کە لە داهاتووە ئەم هەڵبژاردەیە چونکە ئەمە خاڵێکی زۆر زۆر بێزە ئێوە نازانن کە ئەمە چی ئیسراحەتێک گەیاتەوە بە تیپ چ ڕێخستنەوەی گەیاتەوە بە تیپ و زۆر کە من ئەو فاوڵانەی کە هێرشبەرێکە ئینزاری لەسەر وەربگیرە ڕەنگە یاریزانێکی ناوەندەگەر سێ فاوڵکە کارتێکی زەردی بەڕوودا بەرز بێتەوە بەڵام هێرشبەرێکی باڵڕەنگە 5 فاوڵکە لە یاریە لە 5 فاوڵەکەشا کارتێکی زەردی بەڕوودا بەرز نەکرێت چونکە نان فاوڵێ عەمدی بکەن بۆ نمونە من تێپەڕاندنی یەکەم بەرگری کارەکە تۆپەکەم لێسەنێ کە تۆپەکەم لێسەنێ مەجای سوڕی نایە من نەزانم تیپەکە دابەزیەوە لەگەڵم تۆپەکە لە قاچی منابووە هاوڕێکانم لەگەڵما دابەزیون ناوچەی خۆیان بەجێشتووە لەم حاڵەتەیە کە من تۆپەکەم لە دەست داوە مەجای ئەو نایم پاس بداتەوە هاوڕێکەکەی و هاوڕێکەکەی بتوانێت شێ بنیان نه ڕاستەخۆ کە من تۆپەکەم لە دەست داوە پیاکێشانێکی ئەتیادی بەرکەوتنیی لەگەڵاکەم بەشکە فاوڵەکە دروست بێ ئەکە فاوڵەکە دروستە بێت چێ بێت تۆپە وەستێ هەم منەگەڕێمەوە شوێنی خۆم هەم یاری دۆخی یاسای وەرەگێتەوە هەم تەواوی یاریزانەکانی هاوڕێشن دەگەنەوە شوێنی خۆی ئەم وردەکاریانە وردەکاری زۆر زۆر گرنگن و تیپ دەتوانێت ئیسفادێکی زۆر زۆران لێوەرگێ و بەشێکی زۆری ئەوەی کە ئیسپانیا مەترسی لەسەر گۆڵەکەی دروست نەبووە ئەم پلانە بووە کە دیلافیۆنتی جێبەجێ کردووە و ئیسپانیا توانێتی سوودێکی زۆری لێوەرگێ بۆ پاکراگرتنی گۆڵەکەی بابەتێکی دیکەم هەیە لەسەر شەشکاریگەرترین یاریزانە گۆڕانکاری پێکراوەکان لە مۆندیالدا کە ئەمە بابەتێکی سەرنجڕاکێشە لە دوای میکێل مۆرینۆ دروستوە تاوان میکێل مۆرینۆ لە مۆندیالە تاوان ئێمە لە قۆناغی کۆمەڵەکان دێنیز ئۆندافمانە بۆکو یاریزانی یەدەک ناممانێنە بەڵام ئێستا ئەوە دوو یاریە لە قۆناغی کرانە دەرەوەە قۆناغی 16 بەرامبەر بە پورتوگال قۆناغی چارەکی کۆتایی مۆندیال بەرامبەر بە بەلژیکە هەردوو جارەکە میکێل مۆرینۆ بۆ تەفریاد ڕەسی ئیسپانیا ئێماڵێن چی شەش کاریگەرترین یاریزانی یەدەک لە مێژووی مۆندیالەکاندا طبعا ئەمە لە شەشەمەوە چین بۆ یەکەم ئەمایان جیازە ناڵم بڵێم یەکەم ئەمە شەشەم لە شەشەمەوە چین بۆ یەکەم ئەم گرافیکان دیوێکی جیازەری شەشەم ریچارد مۆلارێس لە ئۆرۆگوای ساڵی 2002 کە پاش بەشداریکردنی لارەکە بە 16 چرکە بە گۆڵی ئەمە وەکو یەکێک لە گۆڕانکاریە گرنگەکان لێ دەگا کە تەنیا دوای 16 چرکە دوای هاتنە ناوەی گۆڵی لە تۆڕی گۆڵی سەنیگال کرد کە پێم ما بێ ئۆرۆگوای و سەنیگال ئەوەی لە یادمما بێ ساڵی 2002 یاریکی سەرنجڕاکێش بوو بەخوا بزانم سێ و سێ و یاریە کۆتایی هات یاری ئۆرۆگوای و سەنیگال سێ و سێ بە کۆتا هات هەڵم نەکردێت چونکە یاریکە بوو لە یاریە بەخۆشەکان یاری ئۆرۆگوای و سەنیگال لە قۆناغی کۆمەڵەکانە پێنجەم گۆڕانکاری دینیلسۆنی بەرازیلی لەکەی لە مۆندیالی 1992 طبعا دینیلسۆن بە گرانترین یەدەگی جیاندا یاریزانێکی یەدەک بوو لەگەڵ هەڵبژاردەی بەرازیلیا بەردەوام و بۆ تایبەتمەندیکی گەورە بەشداری یاریەکانی کرد بەڵام وەکو نرخێکی بەرزیە بوو لە نێو بازاڕێکی یاریزانانە کە لە 12 یاری مۆندیالی دەکە بەشداری کردو 11 یاریان وەکو یاریزانی یەدەک بەشداری کردو تەنها یەکدانە سەرشی بووە و ئەو کاتەش گرانترین یاریزانی جیان بۆ ڕۆڵی سەرەکیە بۆ لە بردنەوەی نازدانی مۆندیالی 2002 ئەمە پێنجەم گرافیکی دواتر چوارەم یاریزان سیسک فابریگاس لە ئیسپانیا ساڵی 2002 لەم سێ کۆتایی لە کۆی سێ مۆندیال تەنیا دوو یاری بە سەرەکی یاری کرد ئەسیستی گۆڵە مێژوویەکەی ئینێستای کرد لە یاری کۆتایی مۆندیال کە ئەمەش وەکو یەکێک لە یاریزانە کاریگەریە دەگەکان باس دەکرێت سێم یاریزان فیگۆرس لە هەڵبژاردەی هۆڵندا ئەو زەبەلاحەی کە لە مۆندیالی 2022 ئەرژەنتین هێژان وەک یەدەک بەرامبەر بە ئەرژەنتین یاری کرد هاتە نێو یاریگا دوو گۆڵی لە ماوەی 12 خولەکدا تۆمار کرد ئەمەش فیگۆرس وەکو یەکێک لە گۆڕانکارە سەرکەوتەکان کە هۆڵندای لە دوویچەوە جێڕایەوە حاڵەتی 2-2 گرافیکی دواتر ئەمەیان تایبەتە بە گۆڵپارێز تیم کرۆڵ لە هەڵبژاردەی هۆڵندا ساڵی 2014 گۆڕانکاری مێژوویەکە ڤانغال لە کاتی زیاترا و گۆڵپارێزی سەرەکی سیلسینی گۆڕی بۆ تیم کرۆڵ بە لێدانەیەک لاکەەکان تاوان یاری ئەرژەنتین لە مۆندیالی 2014 فریا و گۆڕانکاریە نەکەوت لە یاری کۆستەریکا کردی
سەرکەوتوو بوو و کرۆڵ توانی سەرکردایەتی بردنەوەی هۆڵندا بکات لە کۆستەریکا بەڵام لە یاری ئەرژەنتینا بۆ ئەو گۆڕانکاریانەی کە کردبووی لە چوارگۆشەی زێڕین نەیتوانی سێلیسن گۆڵ پارێز بوو کە دواتریش بە لەدان لەگلاکەرەکان بەرامبەر بە ئەرژەنتین دۆڕان فانغال لە کاتی زیادکرا گۆڵ پارێزی سەرەکی گۆڕی بۆ تیم کرۆڵ بۆ لەدان لەگلاکەرەکان کە سێلیسنی گۆڕی و تیم کرۆڵی زۆڕێکی سەرەکی گێڕا لەوەی هۆڵندا بگەێنێتە قۆناغی چوارگۆشەی زەڕین کە کرۆڵ دوو لێدانی یەکلاکەرەوەی کۆستەریکای گرت و هۆڵندا گەیاندە قۆناغی داات کاریگەرترین یاریزان و کاریگەرترین گۆڕانکاری کە کراوە ئەوی وێنەکەیە ماریۆ گۆتزا لە مۆندیالی ساڵی 2014 کە پێی دەوترێت یەدەگە زێڕینەکە تاکە یاریزانی یەدەگە لە مێژوودا کە گۆڵی بردنەوەی لە یاری کۆتایی مۆندیالدا تۆمار کرد بۆیە هەمیشە ناوی ماریۆ گۆتزا وەکو یەدەگە زێڕینەکە دەمێنێتەوە ئەمەش یعنی سەبارەتە بە 6 کاریگەرترین یاریزانی یەدەگ لە مێژووی مۆندیالەکانە کە تاوەگەسە کە وەکووە دەبینن میکێل میرینۆ ئەوە دوو یاری لە سەرێک فریادڕەسی ئیسپانیا تێ با چاوەڕێی یاریەکانی داهاتوونین چونکە دڵنیان لەوەی میرینۆ پێگاتی سەرەکی وەرناگرێت کۆتا بابەتی کە قسەی لەسەرکەم تایبەتە بە مەرکاتۆی ڕۆژ خودەمە میرینۆش کە بابەتەکەی میرینۆ میکێل میرینۆش بوو یەکەم یاریزان لە مێژوودا کە لە دوو یاری جیاوازی قۆناغی یەکلاکەرەوەی یەدەگ بێتە یاریگا و گۆڵی بردنەوە تۆمارکە کەمەش ڕێکۆردێکی تایبەتە بە میرینۆ بەڵام وەکو یەدەگە زێڕینەکە وەکو وتمانەوە لای ماریۆ گۆتزا دەمێنێتەوە بەڵام میرینۆش وەکو باسم کرد پێشتریش بۆتان کە دوو یاری لەسەرێک گۆڵ تۆمار دەکا و ئەگەر ئیسپانیا دوور بڕۆ میرینۆش بەم جۆرە بەردەوام بێ هیچ شتێک سەبار باریزان یەدەگ لای کەس نێڵێتەوە بکا بە نای خۆی مەرکاتۆی ڕۆژ و باسی مەرکاتۆ کاموو کات بابەتێکی گرنگی ئێمە بووە یانەی مانچستەر یونایتد پلانی گواستنەوەی بۆریەکە لە جۆ گۆمێس واروان مانۆ کۆنێ هەیە بۆ ێڵی ناوەند کۆنێ و یاریزانەیەکە لە ڕۆما یاری دەکا و ئێمەش لە پێگاتی باشترینەکانی قۆناغی چاریک کۆتای مۆندیالەدا دامانە چێلسی و لیڤەرپوڵ بۆ گواستنەوەی ئادەم وارتن لە کریستال پالاس ململانێ دەکەن وارتن یەکێکە لەو یاریزانە ناوەندە لاوانەی کە بە قاچی چەب یاری دەکات و داهاتوویکی گەشت چاوەڕێی دەکات و لە ئێستەوە ستایشێکی زۆر زۆر گەورە دەکرێت لە نێو ڕاگەاندنەکانی ئینگلتەرادا سەبارەت بە ڕیال مەدرید و ڤینیسیۆس جۆنیۆر و بە تایبەتی دوای دەست بەکاربوونی مۆرینۆ و دەستپێکردنی مەشقەکانی ڕیال مەدرید بڕیالە لە کۆتایی ئەم مانگە ڤینیسیۆس لەگەڵ گەڕانەوەی بۆ ئامادەکارەکانی یانەکە چونکە پشۆکەی کۆتایی بێت دوای کۆتایی هاتنی یاری کۆتایی مۆندیال ڤینیسیۆس دەگەڕێتەوە ڕیال مەدرید و دەبێت دەست بە ئامادەکاری وەرزینیۆ بکە بۆیە بڕیارە ڕیال مەدرید لەگەڵ هاتنەوەی ڤینیسیۆس بۆ ڤالدێبی باس کۆبوونەوە لەگەڵ یاریزانەکەەوە سەبارەت بە داهاتووی قسەی کۆتاییان بکە کە گرێبەستی ڤینیسیۆس ساڵێکی ماوە لەگەڵ ڕیال مەدرید با کۆتا بێت لە کۆتا بابەتیش پاریس سەن ژەرمان بە دوواداچوون بۆ گواستنەوەی فێران تۆرێز دەکات بە تایبەتی دواوەی یانەکە دەستبەرداری گۆنکالۆ ڕامۆس بووە بۆ یانی ئەسی میلان مۆندیال شۆم پێشکەشکردن شاد بکامەران من خواتان